سڵاتان لێ بەڕێزان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی تەوەرێکی نوێ لە بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک. دوێنێ یادی دامەزراندنی کۆمەڵەی تالەسیمیای لقی سلێمانی بوو. بۆیە بە پێویستمان زانی باس لە ئەو کەسانە بکەین کە تووشی نەخۆشی بوون کە پێیان دەوترێت نەخۆشی درێژخایەن. لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر لە 2500 کەس تووشی نەخۆشی تالەسیمیا بوون. بەگشتی تەوەرەکەی خۆتان تایبەتە بە تێڕوانین و هەروەها هاوکاری خەڵک بۆ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی درێژخایەن بوون. ئایا تا چەند توانراوە هاوڵاتیان یارمەتی ئەو کەسانە بدەن و تێڕوانینیان بۆ ئەو کەسانە چییە؟ هەندێک جار دەوترێت حکوومەت دەبێت هاوکاریان بکات، ئەمە دەکرێت قسەی لەسەرکەین، بەڵام ئایا تێڕوانینی هاوڵاتیان، تێڕوانینی خەڵک بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە چۆنە؟ هەندێک دەڵێن بە بەزەیەوە سەریان دەکەن، هەندێک دەڵێن یارمەتیان نادەن. ئەمە لە کاتێکدا کە دەرگاکانی هەندێک فەرمانگەی وەزارەتی تەندروستی کە بریتین لە فەرمانگەکانی یاخود بانکەکانی خوێن کراون بۆ ئەو کەسانی کە بتوان یارمەتی ئەم نەخۆشانە بدەن. ئایا ئەوان پێویستیان بە هاوکاری ئێمە نییە؟ ئایا هاوکاری ئێمە بۆ ئەوان هەنگاوێکی باش نییە بۆ ئەوەی بتوانن هیچ نەبێت کەمێک لە خەمەکانیان کەمکەینەوە؟ بەڵێ کەم پەیوەندیمان ئاڵێ لە سلێمانی. سڵاو لێبێ ئاڵێ خان فەرموو. ئێوارە و باش کاکەشوان. زۆر سپاس ئاڵێ خان. دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی هاوکاریکردنی خەڵک بەڕێی من کەسانی دەوڵەمەند و یاخود کەسانی سەرمایەدار کەم تەرخەم نەبوون لەوەی کە یارمەتی ئەو کەسانە بن، بەڵام بەڕاستی پێویستە حکوومەتی ئێمە چارەسەری ئەم کەسانە بکات، چونکە وەکو ئەبینین بەڕاستی یان زۆر شەرمە لە کەناڵەکانی پەیام و پێدە و لە کەناڵەکەی خۆشتان و یاخود لە کەناڵی پارتی دیموکراتی کوردستانیش ئەبینین کە کەسانێک خاوەن ئەوانەی کە خاوەنی سەرمایەدارن یارمەتیانیان معاشیان بۆ بەرنەوە یاخود خانوویان بۆکەن، یعنی حکومەت تاکەی ئاور لە خەڵک نایەتەوە. پێویستە حکومەت معاشێکیان بۆ دابین کە ئەوە تا یعنی من باوەڕەکەی کوڕێک ئەناسم تەلەبەی سی متەوەستەیە نەخۆشی سەرەتانی هەیە، ئەڵێ باوکی ئەیوت پاری ئەوە نییە کە دەرزیەکیان یاخود دوو دەرزی بۆ بەکاربێنم یاخود بۆی بکڕم، بۆیە حکومەت پێویستە ئاوڕێکی جدیان لێباتەوە. بەڵێ ئاڵێ خان ئەمە لایەنێک دەکرێت ئەویش باسی کەین، بەڵام لایەنەکەی تر هاوڵاتیان خەڵک ئەوان تێڕوانینیان چۆنە و تا چەند پێویستە هاوکاریان بکەن لە کاتێکە کە بانکەکانی خوێن هەیە، هەندێک دەرگای یاخود بواری تر هەیە بۆ ئەوەی یارمەتی ئەو کەسانە بدرێت. ئەمان تا چەند لە کۆمەڵگەی کوردیدا بەتایبەتی لە هەرێمی کوردستان تێگەیشتنێک هەیە یاخود هۆشیاریەک هەیە کە ئەم کەسانە پێویستیان بە یارمەتیە، پێویستیان بۆیە کە وەکو مرۆڤ سێر بکرێن، نەک هەندێک سەرنج و تێبینی تر. بەڵێ وایە بەڕاستی خەڵکی ئێمە تا ڕادەیەک و هۆشیار بۆتەوە کە یارمەتی ئەو کەسە نەخۆشانە بن لە ڕێگەی بەخشینی خوێنەوە بێ، لە ڕێگەی بەخشینی خوێنەوە بێ یاخود لە ڕێگای کاری مادی بێ یاخود معنەوی بێ، هەر یارمەتی ئەو کەسانە ئەیان. بەڵام پێویستە ئەو کەسانی کە سەبەبی ڕئیسی پێویستە حکومەت بێ کە معاشێکیان بۆ دابین کە یارمەتیەکیان باو کاتێکی خۆشی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئاڵێ خان لە سلێمانی. بەڵێ باوکی کاردۆ لە دەربەندی خان. سڵاو لێبێ باوکی کاردۆ فەرموو. زۆر سپاس دەکەم، هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم هیوادارم. زۆر سپاس باوکی کاردۆ. کەم ئەندامانە زۆر سپاس دەکەم. تالەسیماوێت چ نابینایە هیوادارین حکوومەت ئاوڕێتمان لێ بداتەوە وە لە دایرەکانە ڕێزمان لێ بگرن و خەڵک ڕێزمان لێ بگرێ. بەڵێ هیوادارین چ کەناڵەکانی ڕاگەیاندن ئاوڕمان لێ بداتەوە، چ بەرپرسان ئاوڕمان لێ بداتەوە. وەڵی نەخۆش ئەوەی نەخۆشی نییە بەخوا حاڵی نییە. هیوادارین حکوومەت وە بیمەی تەندروستیمان بۆ دانێ و هەوێمان بۆ بکە کە بتوانین لە بنکە تەندروستیەکانەوە خۆڕایی عیلاجمان بکرێ. دەکە بەڵازان هەروەها لە سەرتۆری. بەڵێ سپاس بۆ باوکی کاردۆ لە دەربەندی خان. زۆر سپاس. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک بەناونشانی facebook.com/نالیا تیڤی دەتوانن ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. دیارە چەند تێبینیەکمان بۆ تۆ هەکار GH دەڵێت بەڕادەیەکی زۆر مڕعاتیان ناکەین و ئەمەش ناهوشیاری کۆمەلگە سەرچاوەیەتی دیارەمە باسمان لەو کرد تا چەند ئێمە هۆشیاری ئێمە گەشتۆتە ئاستێک کە بتوانین
هاوکاری ئەو کەسان بکەین کە پێویستیان بە هاوکاری و یارمەتی ئێمەیە. ژێنەر عومەر دەڵێت هیوادارم بەرپرسان هاوکاریان بکەن لەگەڵ خێرخوازەکان. بەڵێ باوکی ئاریانمە لەگەڵدایە فەرموو. زۆر سپاس باوکی ئاریان. بگوڕە من باوکی ئاریان نەگاریان. بەڵێ ببوورە فەرموو باوکی ئاری. زۆر سپاس بەڵام لەسەر تەورەکەی دوێن زۆر هەمدا بەشداری بکەم لە کە تەورێکی ئازاد بوو. بەڵێ هەوڵمدا بەشداری بکەم لەسەر موچەی پێشمەرگە. من حەزم کرد بەشدار بکەم ئێوە بەدوە داسم بکەم بۆ ئەو کەسانی کە بەرپرسن لەو شوێنە بزانە ئایا ئەو زیادەی ئەو جارە بۆ مانجی 12 بۆ سەری ساڵ دەدرێت. بەڵێ لەبەر ئەوەیە دەستخۆشی بۆ بەرنامەش لێ دەکەم. خۆشحاڵم باوکی ئاری مەبەستت موچەی کەم ئەندامان بوو؟ نانە موچەی پێشمەرگە. موچەی پێشمەرگە ببوورە. بەڵێ بەڵێ جا گوادان ئەو ماگە ئەو زیادە قەرەبووی مانجی 11 لەگەڵە جا کەس نازانین حەز دەکەین بە دووە داسم بکەن بۆ خۆتان بۆ چونکە ئێوە خەمخۆری و بیلەتەن. زۆر سپاسان دەکەین. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ باوکی ئاری لە ڕانیە. بەڵێ شوانە لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو. ئێوارە باش زۆر سپاس کاگە شوانە. ببوورە وەڵام من پێشنیارێکم هەیە و دواتر کۆمێکی خۆم لەسەر بەڕاستی بابەتەکە خەمە ڕۆگەر بکرێت. بەڵێ کاگە شوانە فەرموو. ئەم بەرنامەیە و ڕاستی بەرنمەیەکە کە پێم وایە چۆتە ناو هەموو ماڵێکەوە بەڵام پێویستەکە وەک پێشنیارێک ئەم بەرنامەیە گەر بکرێ ماوەکەی درێژکەن و پاشانیش هەر جارۆ میوانێک میوانداری کەسێ بکەن کە پسپۆر بێ لەو بابەتی کە ئێوە هەڵێ بژێرن بۆ ئەوەی زیاتر بابەتەکە دەوڵەمەندتر بێ و کۆمنت و قسەکردن لەسەر بابەتەکە زیاتر بێ. ئەمە لەلایەک. لەلایەک ترەوە بەڕاستی قسەکردن لەسەر هاوکاریکردنی ئەو کەسانێک کە جیرۆدەی نەخۆشی درێژخایەن ئەرچێکی ئەخلاقیە لەلایەک وەلایەک تر ئەرچێکی ئینسانیشە بەڕاستی. ئەو کەسانێک کە نەخۆشن یان ئەو کەسانێک کە نەخۆشی درێژخایەنیان هەیە و پێویستیان بە هاوکاریە ڕاستە هەموو لایەک پێویستە هاوکاریان بکەین بەڵام حکوومەتێکمان هەیە ئێمە حکوومەتێکمان هەیە حکوومەتێک بودجێکی زۆر باشی لەبەردەستایە پێویستە هەرچەند خەڵک هاوکاری شامکار لایەک پێویستە حکوومەتی هاوکاریان کا بۆ ئەوەی ژیرۆدەی ئەو نەخۆشیانە نەبن. بەڕاستی کۆمەڵی نەخۆشی هەیە ئێستا لە نەخۆشخانەکانی بۆ نمونە هیوا کار کەسێک ئاچێتەوە نەخۆشخانەی بەڕاستی ینی مووی جانی کابراوتی ڕق ئەبێ ئەمەنە نەخۆشی زۆر کەرلا ئەبینە بۆیە پێویستیان بە ئاوردانەوە هەیە. ئەلۆ بەڵێ کاگە شوانە گوێمان لێتە. بەڵێ کاکە جان ئەو نەخۆ ببوورە ئەو نەخۆشخانەی بەڕاستی کە نەخۆشخانەی هیوایە سەدان نەخۆشیتیایە کە پێویستیان بە چارەسەری هەیە بەڵام نە حکوومەت وە نە خەڵکی شاوکاریان ناکە. بۆیە حەق وایە لە ڕێم بەرنمەیەوە و حەق وایە هەموو دەرجەکانی ڕاگەیاندن بە شێوەیەکی ڕۆژانش نەبێ هەفتانە بێ بچن سەردانی ئەو نەخۆشخانەیە بکەن کە ئەو نەخۆشانە بەسەر بکەنەوە کە پێویستیان بە چارەسەرە بۆ ئەوەی خەڵکی ئاوڕیان نێباتەوە بۆ خۆیش حکوومەت ئاوڕ نایەتەوە بەڵام بۆ ئەوەی خەڵکی بزانێ کۆمەڵێ نەخۆشی زۆر کەرلا هەیە لە نەخۆشخانەکانە کە بڕوا بکە 1000 دیناری حەبێکیان نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ کاگە شوانە لە سلێمانی. بەڵێ دەکرێت هەندێ زانیاریمان لە بەردەستدایە کە باسمان کرد دوێنێ کۆمەڵی تالەسیمای سلێمانی یادی دامەزراندنی بوو کە ماوەی 15 ساڵە دەبێت دامەزراوە. شارەزایانی بواری نەخۆشی تالەسیمیا دەڵێن نەخۆشی تالەسیمیا ئەو نەخۆشیەیە کە مرۆڤ خڕۆکە سوورەکانی تێک دەشکێن و نامێنن هاوکات بە پێی لێکۆڵینەوە پزیشکیەکان دەبێت ئەو کەسانی تووشی ئەو نەخۆشیە بوون دەکەونە سەر دەریای سپی ناوەڕاستەوە. بە پێی ئامارێکی ئەنجومەنی باڵای تالەسیمیا لە هەرێمی کوردستان زیاتر لە 2500 هاوڵاتی تووشی نەخۆشی تالەسیمیا بوون. ئەمە لە کاتێکدایە کە ئەم نەخۆشیە یەکێکە لەو نەخۆشیانی کە نەخۆشەکان پێویستیان بە هاوکاری هاوڵاتیانە پێویستیان بە یارمەتی هاوڵاتیانە بۆ پێدانی خوێن لەبەر ئەوەی مانگانە ئەو نەخۆشانە پێویستە خوێنی خۆیان بگۆڕن لە ئەو شوێنانی کە تایبەتن بە نەخۆشەکەیان. هەروەها تێبینی ترمان هەیە خۆزانیاری ترمان هەیە بەشێک لە دایکی ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن و نەخۆشی شەلل دەماغیان هەیە و خۆیان فەرمانبەری حکوومەتن لە ڕابردوودا منداڵەکانیان موچیان وەرگرتووە بەڵام لە ئێستادا لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و موچەی منداڵەکانیان بردراوە و ئەوان داوا دەکەن کە موچەی منداڵەکانیان دووبارە دابەش بکرێتەوە. بەڵێ عەلی لە سلێمانی سڵاو لێ بە کاک عەلی فەرموو. زۆر سپاس کاک عەلی. من خۆم یەکێکم لە نەخۆشەکانی شاراسیمە. بەڵێ کاک عەلی. وعدی بڵێن هینیانە و عەرزیان بۆیان کە ئەرزەکەمان دەرچووە بەس سەرۆک شارەوانەکە گیری کردو کە یعنی نایە ئەجنا بەرپرسان هەموو
ئینجا لەسەر کردووە ینی بەرپرسان ئینجا لەسەر کردبێ سەربشارەوانی چیەک لای خۆی کێشەی بۆ دروستکە. بەڵێ کاک عەلی دوێنێ لە بەدواداچوونی ئەنارتیدا وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی ئەوەی ڕاگەیاند کە هەر وەکو قسەکەی خۆت ئەو زەویانە لە ئێستادا بڕیار درراوە کە دابش بکرێن. بەس سەربشارەوانەکان کێشەیان تێکردو. کاک عەلی باس لەلایەنێکی ترکێن ئێوە زیاتر پێویستیتان بە یارمەتی هاوڵاتیان هەیە تا چەند توانراوە یارمەتی ئێوە بدرێت بە تایبەتی لە پێدانی خوێن؟ والله سپاسی هەموو مختبەر مەرکەزی و هەموو هاوڵاتیانەکەین کە خوێن بە جای وایە نەبووە بە پێشمەرگە و بە هەموو وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە و سپاسیانەکەین مەمنونیانین تا ئەمرین ئێمە بە هانامان هاتن بۆ یەکی بە بتڵێ خوێنەوانێ لە ئەنجا معاشی شەمەندامیشمان هەیە بە دوومان جارێ وەرێگرین یان جاری وایە کە تەستێمان جاری واکات ئەو نا ینی هیچ بە مانگی 150,000. سپاسی خەڵکەکانەکە خەڵک زۆری هاوکاری کۆمەڵی سەرچمانەکەم کوێ بۆ خوێن ئەنی ئێمە کێشەمان خوێنە بۆ کاتێ خوێن نەبووە هەموو کاتێ هێن هاتوون و هینیان بۆکردنەوە سپاسی جەماعەتی خۆشمانەکەی کۆمەڵی سەرچما بە تایبەتی کاک فەرهاد و سەرگوخان کە مدیری هەیە هەموو شتیشان بۆکردین و دەستیان خۆش بۆ مەمنونیان لە تەلەڤیزیۆنەکەی سپاسی ئەوژەکەی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی ڕوەها بە هیوای لە ساغی و تەندروستیی باش بۆ تۆ. بەڵێ کاک ئەریان لە سێ سادق سڵاو لێبێ کاک ئەریان فەرموو. زۆر سپاس دەست خۆش بێ مەمنونم لە خۆشی ئەم بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک ئەریان. زۆر سپاس مەمنونم کاکە ئێمە جەماعەتی پاسەوانی بارەگا حیزبیەکانین کە ڕازێن نەبێت لەسەر ئەم تەوەرە هیوادارم دەستخۆشی لێ دەکەین. وەڵی براکەم ئێمە جەماعەتی پاسەوانیەکانین تا ئیسا هەر سەر بە بەرگری و فریاکەوتنین بەس تا ئیسا هیچ موشەیەکمان دیاری نییە ینی هیچ نە زیاکرێ نە دیاریەکرێ بۆمان هیچ شتێکمان دیار نییە. دەستخۆشی دانیەکە نەگەرەمە بخەنە ڕوو هیوادارین ئەو پاسەوانیانە وەکو بێبەش نەکرێت لە وەکو ئەم بەرگری و فریاکەوتنە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ کاک ئەریان لە سێ سادق. بەڵێ موراد لە دهۆک سڵاو لێبێ کەرەمکە. دەم بۆ جوێ زۆر سپاس کاک موراد. دەستخۆشی لە هەمی باڵام بجێتات کەم ڕاستی سپاسدانە خودی راستی هف نساخت دوم درێژ هەشە بژمەتە سەبایەت هەنی ناف کردادا یعنی ماڵا داد خەستا دا پێچێنا بن فەقیرن وەلەو منینن الحەمدولله بەسمانێ نەخۆشە یعنی بعد فەقیرێک درابێت وێرەت لێدە چیدا سووریە شرێقە کرده بۆدانی پلوارەکەی و ئەف خۆد چنینە ناف خۆدا. بەڵێ و پرسیارەکە دیژی من نزاکاتێشم کەمانۆ. بەڵێ دوات کم حکمت ها هرما کردستان پشمرگی دارد خانشین راتبت ها به نظر کرن چون که حتی بگاوه یه دنه 206,000 از ایده بونه یا ها تیجیش پشمرگی ها گرتیش خوانا نگرد یا به جای من هیوید که نفسر سالانی تیتن یا خانشین هاجی بگیرید. بله دم واجی ممنون. زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک موراد لە دهۆک. بڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فەرهاد نەجار دەڵێت هیوادارم دەوڵەمەندەکان ئاوڕێکیان لێ بدەنەوەروەها حکمت ئیبراهیم دەڵێت سلااف چاوانی باشی تەنها سلاوی کرۆ زۆر سپاس دەکەینەوەها. شاد عزیز دەڵێت سلااو بۆ ئێوە من پێم وایە ئەو کەسانی نەخۆشی درێژخایەنیان هەیە پێویستە حکوومەت مانگانەکەیان بۆ دابین کاتوە پاشان لەسەر هاوڵاتیان پێویستە هاوکاری و یارمەتی ئەو نەخۆشانە بدەن بە پێی توانای خۆیان و تێڕوانین بۆیان وە کەسێکی ئاسایی هەتا هەست بەوە نەکەن بە چاوێک تر تەماشایان دەکرێتەوەها. مەسعود بیلال دەڵێت هیوادارم دەوڵەمەندەکان و بازرگانەکان هاوکاریان بکەن هەروەها حکوومەت کار ئاسانیان بۆ بکات بۆ چوونە دەرەوەیان ئەگەر لە ناوەوەی کوردستان چارەسەریان نەبوو. بەڵێ هاوڕێ لە تەختەق سڵاو لێبێ کاک هاوڕێ فەرموو. زۆر سپاس کاک هاوڕێ. وڵا لەسەر تەوەری بەرنامەکەتدا پێم خۆشە بڵێم لەبارەی هاوکاریکردن لەسەر لەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە پێویستە هەریەکە لەلایەکەوە هاوکاری ئەو کەسانە بکات چونکە هەر هەیەکێکمان ڕۆژ لە ڕۆژان پێویستمان بە هاوکاری بێ خاصەتەن ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان لەگەڵدایە چونکە ژیان بە هاوکاریەوە جوانە لەوە ڕۆژ لە ڕۆژان منیش پێویستم بە هاوکارە بێ خوا نەخواسە تووشی نەخۆشیەکی درێژخایەن بی ئەو کەسانی کە هاوکاری چەند خۆشە کەسی بەرامبەر چونکە ژیان هاوکاری تەواوی دەکا بۆی هەمومان
وڵات پێشخەی ژیان سەرخێن پێویستمان هەیە کەوتەرەی بە پێی توانە هاوکاری بکە هەروەها حکوومەتی هەرێمش ئاوڕێک لەو کەسانە بداتەوە کە نەخۆشی درێژکان هەیە بە دابینکردنی لایەنی معنەوی عادی بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ باوەڕ ئەسوەد لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت بەڕاستی تێڕوانینی خەڵک بۆ ئەم جۆرە مرۆڤانە زۆر کەمە و دەڵێت هیوادارم هاوکاری و یارمەتی ئەو جۆرە مرۆڤانە بدرێت جا چ لە ڕێگەی تاکێکی کۆمەڵ بێت یان حکوومەت. بەڵێ فواد لە سلێمانی. سڵاوی بێ کاک فواد فەرموو. سڵاو لە ئێوەیش ئەم کات سەماش زۆر سپاس کاک فواد بۆ ئەم تەوەرە. زۆر سپاس. من لە نەخۆشیێکی تر باسەکەم کە پێڵێن MS ئەم نەخۆشیە پێڵێن تەسەڵب بالأعصاب المنتشر. ئەم نەخۆشیە تووشی دەمارەکانی ئاعساب بێ لە مێشکە وشکبوونی ئاعساب. بەڵێ ئەجا ئەمە ئینسانەکان کە تووشیانە بن تووشێم نەخۆشیە بێ زۆر لە شقڵەوە کە ئەیبینین زۆر پیانەوە دیار نییە لە هەندێک حاڵەت پیان دەرەکەن هەندێک لە بیدایە هەندێک لە مەراحلەکانە جا ئەمانە ئێستا حکوومەت دەستی خۆش بێ هاوکاری ئەم نەخۆشانەکە مانگانە دەرزیان بۆ دابینەکە بەڵام لە ڕووی فەحسەوە لە ڕووی تەشخیصەوە تەشخیصی نەخۆشەکە زۆر جار ماوەیەکی پێچێت تا تەشخیصی نەخۆشەیە لەبەر کەم و هەنیان ئەجیزەیەکی پێشکەوتویان نییە ئێستا نەوعێک لە فەحسیان هەیە فەحسی چاو ئێستەش احتیمالیان لەسەر کەرتی تایبەتە تەنها لە هەولێر هەیە ئەوەش وای کردووە ئەو کەرتە تایبەتە جێی زۆر جار جێ ڕەزامەندی دکتۆرەکان نییە ئەڵێن ئەم نەوع فەحسا ئێمە داوا ئەکەین ئەو ئەجیزانەی کە پێویستە بۆ ئەم نەوع نەخۆشیە لە خستەخانەکان دابین بکرێ ڕاستە ئێستا بە فەحسی سەریری پێڵێن فەحسی نەخۆشەکانەکەن و بەواسطەی MRI ئەشعەی MRI ئەو دوونەیان کردوتە سەر چاوە طبعا چەند فەحسێکی تر هەیە بکرێ بۆی یەکلا بکرێتەوە ئێستا زۆربەی لەو نەخۆشانە لە دڵڕاوکێن لەوەی ئایا تووشی ئەو نەخۆشیە بوونە یان نا ئەمە لەلایەک کە پەیوەندی بە لەوەیە خستەخانەوە هەیە لەلایەکی تر ئەم نەخۆشانە لە دەوائر و لە کار و ئیشوکاری خۆیان ڕوبەڕووی زەختێکە بنەوە دکتۆرەکان مەسەن هەرێکێک لە شوێنی خۆی مدیری دائیرەیە مدیری مەکتەبە ئەوە ئەم نەوع نەخۆشانە نازانن چۆنن ئێستا لە سلێمانی 200 کەس فایلی هەیە لە خستەخانە 63 کەس دەرزی وەرەگرێ بە مانگانە بین ڕۆژێک دەرزی لە خۆیانەیەن ئەم دەرزیە جسمیان لە هەموو جسمیانەیە لە هەردوو قۆڵ لە هەردوو ڕان لە ستکیانە ینی ئەم نەخۆشیە ئێستا حکوومەت مراعاتێکی باشیەکە ئەگەر لە ئەوڵەوە مراعات بکرێ ئەمە زیای ناکات تەسیری پێوە دیار نابێ بەڵام ئەگەر مراعات نەکرێ ئەم نەخۆشانە تووشی ئەنواع لەبن شەرە لەبن چاویان نابینێ لەوانەیە شوێنێکیان ئیش نەکا بۆیە ئێمە چێ لە ڕووی ئەوەی کە ئەجیزە دابین بکەن بۆ تەشخیصکردنی حالە چێ لەوەی کە هەر یەکێک لە شوێنی ئیشەکەی خۆی دەوائرەکان هاوکاریان بکەن یارمەتیان بدەن خصوصا هەیە تەقریر طبی هەیە 2-3 تەقریر طبی هەیە تەکید لەوە ئەکەنەوە کە ئەرک و بارگرانیان بۆ کەم بکەنەوە ئەمە پەیوەندی بە تەمەنەوە نیە ئەم نەخۆشیە لە تەمەنی گەنجیشەوە لە خوار گەنجیشەوە تووشی ئەبێ تا ئەگاتە تەمەنەکانی 40-50. بەڵێ سپاس. ئەوەندە ئەو دوولایەنە ڕەچاو بکرێت چ لای حکوومەت چ لای دەوارەکان کە ئەمان دەوێ ئیشەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک فواد لە سلێمانی. بەڵێ خدر لە هەولێر. سڵاو لێ بێفەرموو. الو بەڵێ کاک خدر. باش برام زۆر سپاس دەکەم. بەنسبەی ئەو بەرنامەی قسەی دەکەم ئەوەی سیر کاتەی دارە بەزەین چەند ڕۆژە. بەڵێ برادەر جێدەیە بەباشی تێ نەگەیشتم کاک خدر لەسەر چی قسە دەکەی؟ ئەو تۆرەی نادەمەوەی چەند ڕۆژەوەی دارە بەزێنن سید کاکە ئەوەی هەولاولێ. بەڵێ بەڵێ کاک خدر. کاکە زۆر بەبێ ڕێزانەوە بەحسی مام زەرار دەکاوە جوانیە بەڕاستی زەراتێ شاخداران دەکات. کاک خدر دیارە هەر کەسێک لە هەر بەرنامێکی NRTدا قسەی بکات دیارەوە ڕێی خۆیەتی و گیانوێتی بەڵام ئەگەر لەسەر تەوەرەکە زیاتر قسە بکەین کاک خدر لەبەرەوەی زۆر لە بەشداروان چاوەڕێی ئەوەن کە قسە بکەن لەسەر هێڵی پەیوەندین. کاک خدر گوێت لێمە؟ سپاس بۆ پەیوەندەکەی لاوە کوێستانی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم نەخۆشخانەیەکی تایبەت بەم جۆرە نەخۆشانە بکاتەوە و دەڵێت بێمەرامیش بێت نازانم بەستی چیە لەوەیە هەروەها سەروەرحەما لە قاهیرەوە ئەم تێبینی ناردۆ دەڵێت با دڵنیاییەوە گیانی هاوکاری و یارمەتیدانی خەڵکی لە نێوان تاکەکاندا سفێتێکی بەرز و جوانە پێویستە هەمومان پێکەوە یارمەتی ئەو کەسانە بدەن کە دووچاری
نەخۆشی درێژخایەن بوونەتەوە چونکە ئەوان لە ئێستادا پێویستیان بە هاوکاری و یارمەتیدانی دەوروبەرەکانیان هەیە. بەڵام ئازان هەندێک لایتر هەیە خۆ هەندێک لایەنی تر هەیە دەکرێت باسی کەین هەندێک ڕێکخراوی بواری تەندروستی هەن لە ئێستادا بوونەتە پردی پەیوەندی لە نێوان هاوڵاتیان و لە نێوان ئەو نەخۆشانی کە تووشی ئەو نەخۆشخانە بوون. ئایا تا چەند ئەوان توانیویانە ئەرکەکانیان جێبەجێ بکەن تا چەند توانیویانە یارمەتی هاوڵاتیان بگەێنن بە نەخۆشەکان. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە دەربازمان لەگەڵدا. سڵاو بێ کاک دەرباز فەرموو. ئەو کاتت باش. زۆر سپاس کاک دەرباز هەموو کاتێکت باش. باش بە قوربان. زۆر سپاس دەکەم. باشەوە لەسەر نەخۆشی پلاسیما لەسەر پێشمەکە دێرینەکانش دەڕوا ئێستا منەوە ئەمش لەسەر پێشمەگات یانە قسەی دەکەم ئەگەر فەرموو کاک دەرباز بە کورتی باڵە فەرموو. ئەتیادیە بە فەرموو بە کورتی. من زیندانی سیاسی بوویم من 3 ساڵە 4 ساڵە زیندانی سیاسی ناخۆی بووم هاویەکەشیان داینە تا ئێستا هیچیان بۆ نەخرجوونە. بەڵێ هاویەکانشیان داینەوە باش هاویەکانیان بۆ داینێ مادە لە بەس هاویان داینێ ئەگەر شتێکمان نەدەنێ ئەوکمان پاداشی ئەو شتەمان نەدەنەوە بۆ هاویان داینێ لە بەچی. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک دەرباز لە مامزئاوا. شێرزادمان لەگەڵدا لە هەولێرەوە. سڵاو لێ بێ کاک شێرزاد فەرموو. دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس کاک شێرزاد. بەخوای برای بەڕێزمە من دوو منداڵی شەرە دەماغم هەیە. بەڵێ ئەمە چمەک لای بەرپرسێکی شاری هەولێرێکە کە چوم گوتم حاڵ و قەزەکەی منەوە هەیە راپۆرتەکەم دایە بە هەموو عەقلی خۆی برێت چەندی هاوکاری نووسیبی باشە. بەڵێ 30,000 موچەیان نییە کاک شێرزاد. بەڕێوەڵا موچیان هەیە بەس 2 مانگ جارێکە ئاخر ئەوانە هۆردێک سەرە دەماغن یەکیان عمری 5 ساڵێکیان 10 ساڵە. بەڵێ یعنی ئەتۆ حسابی 2 مانگ جارێکی بکە ئەتوو بزانە مەسروفی ئەو دوو کەمە ئەندامەیە تا چەندی ئەوە دەکا. بەڵێ ئەوجە داواکارم لە ڕێنگەی گۆ حکومەت هاوکاریەکیان بکاتن هاردە خانیەک ئەوچیان دابی بکە یان چارەسەرێکیان لەو بکاتن. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شێرزاد لە هەولێر. بەڵێ سەباح لە ناوچەی سۆران. سڵاو لێ بێ کاک سەباح فەرموو. بەڵێ کاک فەتاح لە ناوچەی سۆران فەرموو کاک فەتاح. ئەو کاتە باشە شوان. زۆر سپاس کاک فەتاح. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵا گرنگە یارمەتی ئەوانە بچێ بەڕاستی لەلایەن خەڵکیش و حکوومەتیشەوە. بەڵێ بەڵام دوو ڕەخنەم هەیە ئەگەر زەحمەت نەبێت و کەناڵە بەڕێزەکەی ئێوە. فەرموو کاک فەتاح. یەکشان ئەوەیە تا ئێستا ئێمە نەمان بینیوە راپۆرتێک لە سۆران ئامادە بکرێت لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە پەخش بکرێت. سەبارەت بە چی؟ وەڵڵای هەر ڕووداوێکە بێ ڕەخنەی دووەمیشم ئەوەیە کاک شوانجیان سەبارەت بە بەرنامەی بە بوێری بەڕاستی یعنی ئەو ڕەخدانە بۆ ئێمە دێنن کۆرەکەنەوە بەلای ڕەخنەگرەکانەوە گرنگ نییە ڕەخنەکانیان بەجێ بەیان بەجێ نەبێ بەڵام بەلای ئێمەوە زۆر گرنگە ئەگەر وەڵامەکە یەک تۆز نەقسانی هەبێ بەڕاستی. بەڵێ واتە کورد نەبێ وەڵامەکەی قسەکانم بگەینە جێی خۆت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک فەتاح. لە سۆران دوو ڕەخنەی هەبوو یەکەمیان لەسەر راپۆرت لە سۆران ئێمە پەیامنێرمان لە سۆران ناوبەناو توانیوێتی ئەو ڕووداوانەی کە لێوێ ڕوودەدەن بیگوازێتەوە بۆ NRT بەڵام سەبارەت بە ڕەخنەی دووهەمی باس لەوە دەکات کە لە بەرنامەی بە بوێری کەناڵی NRT دەڵێت وەڵامەکان وە خۆی وتی کورتن و پێویستیان بە فراوانتر هەیە. بەڵێ ئێمە هەر ڕەخنەیەکتان هەبێ بە هەندوەری دەگرین. بەڵێ ئەحمەد لە حاجیاوە. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. کاتت باش. زۆر سپاس کاک ئەحمەد. چایم وەڵی دەمێ لەسەر و نەخۆشە درێژخانە قسە بکەم. بەڵێ نەخۆشی درێژخان دیارەوەش دەی بینن لەسەر تەلەڤیزیۆن کەناڵەکانیان دەچنە سەرێکە بە ماڵ و منداڵەوە دەگیرین. بەڵێ لە فەقیریش نەبێ هیچ کەسێک نییە هاوکاریان کە. دووهەمیان دکتۆرەکانی شۆک بەرپرسەکانیان لێ هاتووە دکتۆرەکان ڕۆژانە 5,000 دیناری فڕیشیان دێ کەس ناوێرێگە باسی دکتۆری دەکەی کابرا دەڕەویتەوە. وان خەڵک ترساندووە بەو وانێ بەو گرانزانیە و بەو
بڕینەوەی خەڵک فەقیر ئەنجەرەوانەی کە لە ماڵەوە کەوتوون وەکەوەی نەخۆشی درێژخانیانێ حەق وایە حکومەتی هەرێم چۆن 9,000 دینار دێداتە کەسێکی دوو ڕۆژان لە ئێرانێ بووە هاتۆتەوە بەچی دەنووسی حەق وایە ئەو خەڵکانەش کۆمەڵە خاوەن شەهیدن خاوەن خەڵکێکی مەستەحەقن حکومەت ئاوڕێکیان وێداتەوە یان خەستخانێکی تایبەتیانە بێ یان دکتۆرە گەورەکان ئەو دکتۆرە دەوڵەمەندانی عملیاتان بەدووسێتە بتەرانەکەن ئەوانە دەگەڵ خەڵکیکان حیساب نەکەن حەقوا دەوڵەمەندە کەش ئاوڕیان وێ بەڵێ کاک ئەحمەد ئێستا سەبارەت بە هاوڵاتیان خەڵک خۆیان چۆن یارمەتی ئەم کەسانە بدەن وڵی هاوڵاتیان بەچ گوێ لێگا لە کوردستانیمەوە بەس فەقیر هەیە یارمەتی فەقیری دەدا دەنا یارمەتی نییە دەوڵەمەندەکان کەمی هەیە یارمەتی فەقیری ئەمە بۆ خۆمان دەنی و داین دەنی و دەوڵەمەند دەنی و خەڵکەکاندا دەژین ڕۆژانە ئاگەمان لە هیچە ئەو حکومەتەش دەبێت کەسێک بی خەڵکت هەبێ دەبێت کەسێک بی پیاویوان بی دەنا ئاورت توێ نادەن لەبەر ئەنواع و ئەشکاک میلەتی دەنێرن بۆ دەتەوە هەر یەکەی بە جۆرێکی خۆی سێ-چوار دەفتەری وێدەن بەڵام عیبنی لە هەمە بورجە زۆرەی لەو کوردستانە گەورەی کە بە خوێنی شەهیدان بەرپا بووە ئەوڕۆ کۆمەڵە خەڵک کە بازرگانی پێوە دەکا و قیمەتی خوێنی شەهیدیش نازانێت قیمەتی خەڵکی مستحقیش نازانی کە ئەو هەمە خەڵکە کەم و کوڕی لە کوردستان هەیە گوێی نادەنیان دەچی نەخۆشێکی دەبێت دکتۆری مدیرێکیان داناوە تەماشا دەکەی مدیر بە پاڵە پەستشت بۆ نەخۆش لێ دەمری دەڵێ بەڕێکە بۆ سلێمانیە مەسەلە لە پشت دەرێ یان لە خەستخانە گەورەکان دەچی دەپارڕێ لەبەر موزەمیلەکان وەڵا کاکە جەرێ ڕۆیوەتەوە جەرێ نابێت یان بەڕێکەن کۆمەڵە گیر و گرفت لە خەستخانەکاندا ناتوانانی ئینسانە بە یەک دقەی بەیانیکە بەڵام حکومەتی هەرێم بەڵێ کاک ئەحمەد بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ قسەکانت بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک هێژا سلێمانی دەڵێت پێویستە هاوکاری بکرێن لەلایەن حکومەتی هەرێمەوە هەروەها یاخود ئامادەیی تەوێڵە ناوەکە وایە دەڵێت هیوادارم حکوومەت هاوکاری ئەو جۆرە نەخۆشانە بکات و ئەگەر چارەسەری نەخۆشەکە لە ناوخۆدا بێ بەرامبەر چارەسەریان بێ بەرامبەر چارەسەریان بکات دیارە مەبەستی ئەوەی دەڵێت ئەگەر چارەسەریان لە دەروی وڵات بێ دەبێت هاوکاری بکرێت بەڵێ عەبدوڵڵا لە شارە زۆر سڵاو لێ بێ کاک عەبدوڵڵا فەرموو قوربانجان سپاسانەکەم سپاس کاک عەبدوڵڵا زۆر خوشحاڵم یعنی لە NRT تەلەڤیزیۆنی هەمووانە تۆ سپاس الله هەر بەهی هەمووانیش ئەمێنێتەوە ئینشەڵڵا بەڵام تەکیدم کە خەڵکی هەژار و مثل مامناوەند هەمیان بینەری تەلەڤیزیۆنی NRT هیوادارم لە مەسئولەکانش جارجار گوێ لێ بگرن من لێ کوڕێکمان هەیە کوڕەکەمان نەخۆشی دڵی هەیە بردوومەتە ئوردون لە دکتۆری ئەمریکی ئەمانە هیچ چارەیەکی نییە ئەبێ ببرێ بۆ مثل لە ئەمریکا و دڵی بەدل بکرێت دیارە ئەمە بە هیچ شێوەیە بۆ خەڵکی فەقیر ناکرێ و ڕەنگە ئەو کوڕێ من ئامسالیشی زۆر بێ ئینجا دیارمەتی هەبووە موچەی هەبووە 150,000 وڵاتەوە مەشمول نیت لێ بەڕێوەبەراتی کەم ئەندامان وڵاتەوە مەشمول نیت بەوەی موچەکەیان بڕیوە هیوادارم حکومەت هەرچەند ئێمە هەموو ئومێدێکمان زۆر بەرهەم ساڵح و بەڕاستی کە بتوانێت ڕەچاوی حاڵی هەژاران کە ئەویش ئەوە بەسەر چوو ئینشەڵڵا خەڵکی کەش هیوادارم هەر چاوی لە کاک عەبدوڵڵا شمول نەکردنی بەهۆی ئەو بوو کە ئەو بە کەم ئەندام ئەژمار نەکرا قوربان دڵی هەیە 10 مەتر ناتوانێت بڕواتە ڕێوە هەموو خەڵکی منتقادا لێ من خەڵکی کانیپانکەم ماڵمان لە کانیپانکەیە هەموو خەڵکی منتقا ئەزانێت کە کوڕی من نەخۆشەوە بردوومەتە ئەملا ئەولا ئەوانە توانای نییە هیچ توانایەکی دەروی نییە بەڵام لەگەڵ ئەوە بەڕێوەبەراتی کەمەندامان وڵاتەوە مەشمول نیت لەبەرەوە تۆ ئەوە ئینجا تەقریری توبی هەیە لە 4-5 لاوە کە تەقریری توبی هەیە هیوادارم مەسەڵەن بەرپرسان بە تایبەتی بەرپرسانی لە تەندروستی ڕەچاوی حاڵی ئەوانەش بکەن کە لە ماڵە کەوتون نەخۆشەکەیان هیچ ئەمەلێکی نییە یارمەتەکانیان نەبڕن و مەسەڵەن هەم ڕەچاوی حاڵیشیان بکەن ئەوانەی کە مەسەڵەن پێویستە ببرێتە دەرەوە بەڵام من خۆم بردوومەتە دەرەوە چارەی نییە و تازە لە ماڵە کەوتووە بەڵام داواکارم ئەوانەی کە ئامسالی ئەو کوڕەی منن ڕەچاوی حاڵیان بکرێ ئینشاءڵڵا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە شارە زۆر شەهێندووری دەڵێت بەڕاستی تێڕوانیەکی یاخود تێڕوانینی خەڵک بۆ ئەم جۆرە مرۆڤانە زۆر کەمە هیوادارم هاوکاری و یارمەتی ئەو جۆرە مرۆڤانە بدرێت جاچ لە ڕێگەی تاکێکی کۆمەڵ یان حکوومەت و چانێک و دەینەوە ئازیزان بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان فەرمان پشدەری دەڵێت پێویستە حکوومەت یارمەتیان بدات و پێویستە خەڵکانی دەوروبەر بەپی توانای خۆیان یارمەتیان بدەن و هیچ کەس
معنەویەتیان لێ نزم نەکاتەوە وە خۆی دەڵێت بڵێ دایکی لانە لە سلێمانی سڵاو لێ بە دایکی لانە فەرموو. سڵاو لە ئێوەش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشیان بەرنامەیە و لێ یەکەم. زۆر سپاس دایکی لانە. بەڕاستی ئەم بەرنامەیە لە جێی خۆیایەتی. زۆر زۆر دەستخۆشیان لێ یەکەم. زۆر سپاس دایکی لانە. من فەرمانبەرم. بەڵێ. مناڵێکی شەلەل دەماخم هەیە. بەنسبەت ئەو 150,000 کە بۆ مامۆستایان و فەرمانبەران تەوزیع کرا. ئێمە بێبەش کراین لەو 150,000 لەبەر ئەوەی کە مناڵی شەلەل دەماخە ئەبوایە شمولی ئێمەشی بکردایە. ئێمە مۆڵەتی درێژخایەنمان هەیە. بەڵێ. ئێنجا وەکو ئەوانەی کە دایکانن ئەڵەن شمولی ئەوانە ناکا کە دایکانەیە. خۆ من دایکانە نیم، من مۆڵەتی درێژخایەنە. ئەبوایە شمولی ئێمە بکردایە ئەوەی کە دایکانەیە سبێنێ ساڵانەکەی تەواوە بێ دوای ساڵەکە ئەچێتەوە بۆ داوامی خۆی و شمولی ئەکا. بەڵام گوناحی ئێمە چییە کە مناڵێتمان هەیە و شەلەل دەماخێتی ئەو تەمەنی 8 ساڵە. واتە دایکی لانە پەیوەندی بۆ هەبوو کە جەنابەت فەرمانبەری بۆیە ئەو موچەیان بڕیوە؟ بەڵێ بەڵێ ئەو موچەی بڵین ئەو 150,000 لە بڵین بۆ فەرمانبەران و مامۆستا. بەڵێ. ئەو 150,000 شمولی ئەو کەسانە ناکاکە لە تەربیەیە هەیە. ئێستا من خۆم فەرمانبەرێکم گوناحم چییە مناڵێکی شەلەل دەماخم هەیە و تەمەنی 10 ساڵە بەشکم 10 ساڵ تازە ساڵی کە بژی یعنی ئەو هەشی فیلم ناکە. بەڵێ. وانە دوای ئەوەی کە ئیجازەی دایکانێ لە 10 ساڵەکە داوامی خۆیەکە پەسەستەکە. من لەڕێ ئەم بەرنامەی ئێوە داوان لە توی بەڕێزەکەم بە چۆنێکی بۆ بکەن کە باش شمولی ئێمە بکات. بەڵێ. بەرنامەکە لێتم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ دایکی لانە لە سلێمانی بێگومان پێش چەند ڕۆژێک پەیامێکمان بە دوواداچوونی بۆ ئەم داواکاری هەبوو کە بەشێک لە دایکی ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن و نەخۆشی شەلەل دەماغیان هەیەەوە ئەو دایکانە خۆیان فەرمانبەری حکوومەتن موچەکانیان خودموچەی منداڵەکانیان بەدرا بوو بۆ داوایان دەکرد کە ئەو موچەیە بۆیان سەر بکرێتەوە. بەڵێ سەبری لە زاخۆسڵاو لێ بێفەر بوو. زۆر سپاس کاک سەبری. مامۆستا دەستخۆشیت بەرنامەیەکەم. زۆر سپاس دەکەم. بەرنامە خودێ سێ بچیکین هەستێ درێوم کم بین. بەڵێ. ژێمیری دوو ساڵم بێگۆڕێ. بەڵێ. ساڵۆ دوێ مێکت بەغدا عملی کرد. وبيجي كيش دري كنا كرة نبي هنا بله كان جاي من دري خاصة هي مواصلة مشين تخصصنا في الشركة صارت درجة شاشة نبيش إيطاليا هو إيه كدي نبي نبي إيه كدي كل حاجة ده عندي مواصلة فلا مواصلة نبي عندي أمبوشن هو عبط ومرجعنا كده بقول صارت درجة دو نبي من دري خاصة هي كذا ما شنكه أنا خاصة هؤلاء دلي قلت ورقني جيبوني هنا بدأ شيء ناكد بدأ ورقني جيبوني أو ورقني جيبوني بنا وأجيك منها مليون بنا بقول قدم منها مليون مني أقدر ما ورقني جيبوني بشرب ورقش كذا بتقريبا عشان بدأ الجراء هذا عايزك كيف ما صارنا كبيت عن عمدي بيجني بيج أبد شو أنا قد أخذنا كذا صار بيجي زاد عالمه بله. آره چه موچه فلان جه بو مساف نکردم بوی کسی. بله زۆر سپاس بۆ کاک سەبری لە زاخۆ. بڵێ حەسەن شێخە لە قەڵاتزیە. سڵاو لێبێ کاک حەسەن فەرموو. کاک حەسەن؟ کاکە بەڵێ. فەرموو کاک حەسەن سڵاو لێبێ. کاکە باشی شەو باش کاکە. زۆر سپاس دەکەم شەو باش. کاکە من لەسەر پێشمەرگە دەبێ قسە بکەم. بەڵێ فەرموو. کاکە ئێمە پاسەوانی بەرپرسە حیزبیەکانین. بەڵێ. کاکە ئێمە بایساب مانگی 11 موچەی زیادمان وەردەگرێتەوە دەمانەوێت لە کەناڵەکەی ئێوەوە دەنگی خۆمان بەرز بکەینەوە بۆ وەزارەتی پێشمەرگە بۆەوەی ئەو موچە زیادەمان بگرێتەوە. بەڵێ. دیارە بەداخەوە پەیوەندەکەی پچڕا دەچینە لای سەرۆک لە سلێمانی. فەرموو. ئەلۆ. بەڵێ سڵاو لێبێ فەرموو. بەڵێ. کاکەم کاتا زۆر سپاس دەکەم کاک سەرۆک. مەمنونم برای بەڕێزم. کاکە من زەحمە نەبێت باوکم ئەوە ماوەی 4 ساڵە
نەخۆشی لە مێشکایەتی لە سەریایەتی بەڵێ راپۆرتی پزیشکی و تەقریری تۆبیۆمانە کە نەخۆشیەکەی درێژخایەنە و مەشمولی ئەم قەرارەی حکوومەتی هەرێمەکە کە بەسان ئایا یارمەتیانەکەن ئایا بە مانگانەیە بەوەی کە ڕێشوێنێکیان بۆ دۆستنەوە بۆ چارەسەر ئەوڕە فەرموویت ئەم قەراران هەمووی دیکۆر نازانم ئەم قەرارە سەرچاوەکەی لەکوێوە ئێمە بچین داخڵی بین حکوومەتە بەڕێبەرانی تەندروستی سلێمانی ئەو پێشتر وەزاری تەندروستی بوو لێ حالی شبەشی کەمەندامیان کردین چوومەتە لای کەمەندامیەکەش لێژەڵی کاکە تەقریری تۆبیەکە و ئینگلیزیە بڕۆ بیکە بە عەرەبی کاکەوە تاوانی کێیەکە و مدیرەکە لەوەیە وتم من یەک شمێ لە جەرە بەزام کە تۆ ناتوانی ئەم تەقریری تۆبیە بخوێنیتەوە یعنی من ئەوە مەویست بەڵام بۆم دەرکەوت لە فەڵاسەت کە ئەو برادەرە نەیزانی ئەم تەقریری تۆبیە چی نووسرا بەڵێ کاک سەرۆک ئێمە زیاتر تەوەرەکە لەسەر یارمەتی هاوڵاتیان و خەڵکە بەڵام پێت وایە فەرمانبەرانیش هاوکاری نەخۆشەکان ناکەن کەواتە بە پێی قسەی جەنابەت وڵی ناکرێ بڵێ هیچ فەرمانبەرێ یارمەتی بەڵام بەڕاستی ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەگەر بێت و ئەو شوێنانە ئەو فەرمانبەرانەیە و بڕێبەراتیانە جوان ئیشیان بۆ نەکەن ئەوان ومێدی چیان هەیە نەخۆشیی درێژخایەنیان ئەوە نییە ئەڵامەتێک نییە نەخۆشیی بەسیط نییە گرتویانە بەڕاستی گوێخۆیەتی هاوکاری بکرێن بەڕێزیشەوە بەڵام من بەش بە حاڵی خۆم کە 3 ساڵات چی خەستخانە ولاولاکەم زۆر هەڵ و مادووبوونی ئەو بەڕزانە بەرزە نرخێنم کە بەسنگێکی فراوان و بەدڵسۆزی و ئیشوکارەکان بەڕێوە بن زۆر سپاسیانەکەم بەڵام لە جێگە خۆشە حکوومەتی هەرێم بەڕاستی پێویستی بە مەرجێکی تونند و تۆڵی هەیە لە خۆیان چۆن بۆ ئەم سیارەدانی حەقە بۆ خۆشی دانێت چکە تۆ زۆر نوقسانیە لە بوارەکانە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ محەممەد لە ئاکرێ سلااو لێ بێ کاک محەممەد فەربوو زۆر سپاس کاک محەممەد زۆر سپاس دەکەم کاک محەممەد بەرمی پرسیارێکە هەیە ئەگەر بشەی ئەرێکی پرسیارە خۆ بکەم بەڵێ فەربوو بەڵێ من پرسیارە من هەوێرە 17 ڕۆژە سال معاشی زێرەوانیت بوری هێشک و معاش نەدایە باش ئەگەر چییە کودی 3 ملیۆنە دەنی گێژنی نیڤژ دێ بەڕی سەبەباوە چییە ئەگەر پێدەداچێنێت بۆ ئەو پێشنەگەڵان بکەن بەڵێ مالی پرسیارەمە ئەوێ حەزەکەین پشتگیری بۆمە بگرێت بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە ئاکرێ بەڵێ سامی لە مێرگەسوس سلااو لێ بێ کاک سامی فەرموو شەو باش زۆر سپاس کاک سامی شەو باش باشخوا زۆر سپاس کاکەزانێ من داواکاری سمیە بەڵێ فەرموو یەکەم شدەواری بەرنامەی لەگەڵ تو قساکەنەوە زۆر یعنی زەر ئارەم سەرخەتەنینتەوە بەڵێ ئەوەی دیکەش هەر سیدێ ئەرێ حکومەتەوە تا حکومەتی کوژنیشمان نانیژن ئەوە ژنی نەبیژن تێنەگەیشتم کاک سامی مەبەستە چی بوو حکوومەتی کوردی چی یەکەمیان ئەوە بوو کە عالم زۆر یعنی قساکە بەڵێ بەڵێ ئەوە تێگەیشتم بەڵێ ئەوە شەریدی دیکەش ئێکەرێ معاشم کردێکەرێ معاشم دەن تا حکومەتی کوژنی نانیژنەوە ژنی نەبیت کاک سامی بەڵێ بەو شێوەیە قسە نەکەین کاک سامی ئەگە قسەی کرێ لەسەر تەوەرەکە فەرموو بەڵێ وەڵای قسەکە منەوە بوو بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سامی تەنها ئەو تێبینی هەبوو هیوادارم بۆ شێوەیە قسە نەکەین لە پەیوەندیەکانمانە بەڵێ سەنگەرمان لەگەڵدا سلااو لێ بێ کاک سەنگەر فەرموو کاک شوانم کاتەوە باش زۆر سپاس دەکەم کاک شوانجان شما بێتەوەرەکان دەمووی یەک لە یەک جوانترن زۆر سپاس دەکەم سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش بەزۆر زانم تەوەرێکە بژێن دەربارەی ئەو تاسە و ڕگلانی کە لە کۆڵانەکانە دروستەکرێ من پێما بێ لە چەند شەماڵان بڵێن سیارێشن نیە بەس ماڵ وایە ماڵی یەکەمنا دۆنا سێم تاسێکی دروست کردنەوە بەس پێما بێت یادێکی زۆر ناشرینە ئەگەر پێما بێ و شارە نەکرێت ناو شارەکانە زۆر زۆر لەسەر ئەو تۆرە شتێک بکەن زۆر سپاسانە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە سلااو لێ بێ فەرموو بەڵێ باوکی سیڤان لە ڕانیا فەرموو باوکی سیڤان زۆر سپاس دەکەم کاکە دەستخۆش یەکەم بۆ ئەم بەرنامەیە جوانە زۆر سپاس دەکەم وەڵی بەڕێی ئەوەی من بە بۆ سوینی خۆم باشترە یعنی تەواو ئیحتیمامیان پێ بدرێ بەڵێ چکوا بزانم یعنی حکومەت پێشگوێ خستوونە بەڵام یەک داواکاریشم لە جێرا بتێ لە کەناڵەکەشتان هەیە بەڵێ فەرموو ئەگەر بکرێ ینی ئەوەندە لەسەر مەوزۆی پێشمەرگەی قسە دەکرێت باوەڕ کە بەرنامەکانتان هەموو بۆتە مەوزۆی پێشمەرگەی ئەگەر بکرێ جەنابی وەزیر یان بریکاری وەزیر بانکەن بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەبێ لەسەر مەوزۆی پێشمەرگەی هەم ئێوە ڕزگارتان دەبێت ئەو خەڵکەش یعنی شتێکی وەردەگرێت نەگەر ئەوها بە تەلەفۆن و چکە وابزانم جێگرتن نەماوە لەلایەن حکومەت بەڵێ دەستخۆشی لێ دەکەم مەمنونیش دەبی نەگەرەوەمان بوو زۆر سپاس بۆ باوکی سیڤان لە ڕانیا بەڵام مەلا عوسمان لە ڕانیا
سلااوی بە کاک عوسمان فەرموو. بەڵە قوڵاجان کاکە مەرحەبا. زۆر سپاس مەرحەبا کاک عوسمان. زۆر سپاس کەناڵە بەڕێزەکەتان دەکەین. زۆر سپاس دەکەم. بە ناوی خۆم و نەخۆشەکانی دەڤەری مەرگە و پشەر بتوێن بەڵێ سەڵاوتان ئاراسە دەکەین ئەو کەناڵە بەڕێزەتان. زۆر سپاستان دەکەین. بەڵێ ئێمە مناڵێکمان هەیە کەرولاڵە بەڕێز سەرەت بارزانی دووجار هاتمە مەنتیقەی دەڤەری پشەر بتوێن. بەڵێ ئێوە ناوی مناڵەکانیان نووسیە کە ئەوانەیە عەلە لەساس زەخاری چارەسەریان دەکرێ ئەوە ئینشاءڵڵا یارمەتیان بدەن. دارێک بانیان کردی دووجارێکیان بان کردن هەتا ئێستاکانە جوابیان نییە و جوابیان نەدارینەتەوە. ئێمە لە ڕێگەی کەناڵەکەتانەوە داوا دەکەین لە سەرۆکی هەرێم کە ئەو منداڵانەی کە نوقسانن چارەسەریان لە دەرەوە هەیە یارمەتیان بدەن. ئەمە هیچ فەقیر و هەژار نییە، ئەمە هیچ حکومەتەکەیە بە حکومەت باوکی میلەتە بە ناوی هەموو کەسوکاری نەخۆشەکانی دەڤەری مەرگە و فژەر بچێنەوە کە سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم وعدی پێداون بەڵێنەکەی خۆی بەرە سەرۆک چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئینشاءڵڵا. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت، سپاس بۆ مەلا عوسمان لە ڕانیا. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک تێبینی ترمان بۆ هاتووە دۆری ڤیلاج ناوەکەی وایە دەڵێت سڵاو وەکڕای خۆم پێویستە لایەنی پەیوەندیدار ئاوڕێک لەم وەزعە بدەنەوە. هەروەها فەخرەدین مەلاوەیسی دەڵێت دەبێ هەوڵ بدرێت یارمەتیان بدەین و چاو لە بارودۆخی دەرونیان بکەین و نابێت هەست بکەن بە نەقسی نەفسی و هاوکاریان پێویستە چوەکو تاک چوەکو حکوومەت. هەروەها عەبدوڵڵا دەڵێت هیوادارم زیاتر هاوکاری بکرێن. ئارەش سانسی دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامەیە سپاس دەکەین. دەڵێت سەرەتا بەڕای من حەقە حکوومەت هاوکاریان بکات چونکە هەندێک خێزان توانای مادیان کەمە جگەلەوەش هاوڵاتی ئەم وڵاتن بۆیە ئازادی ناکەن کە یارمەتیان بدەن. نازانمە بەستی چی بوو لە ئازادی ناکەن. بڵێ ئەحمەد لە سلێمانی سڵاوی بە کاک ئەحمەد فەرموو. سڵاو لە بەڕێزی ئەم کاتێ باش. زۆر سپاس کاک ئەحمەد. من باوکی مناڵەکەم ئەسەمەکیە. بەڵێ ڕێژەکەی لە 100% ڕێژەی کەمەندامی. بەڵێ ڕێژەکەی لە 100% بە پێ قەراری دکتۆر بەرهەم لە 140 ڕێژەکەی بێ شمولەکە کەمەحەشی بدرێتێ. هینەکەی من لە 100% ڕێژەکەی بریویانە. هەر لە خۆی ئەڵێم چێ بردوێتی ئەم نەخۆشیە چۆنە بە مدیرەکە ئەڵێم ئێوە ئەزان دا ئەسەمە چیە ئەڵێ نە. بەڵێ یعنی مدیرێک نەزانێ نەخۆشیەکە چییە و ئەڵێ سکرتێری وەزیری کاروباری کۆمەڵایەتی بڕیوێتی 120 کەمەندام. تێگەی بەڕێزم. بەڵێ یعنی ناڵێ ئەگەر قەرار لە 100% کەمەندام بێ شمولی نەکە ئەی لە 100 ئەبێ شمولی بکە لە 100% کەمەندامە ڕێژەکەی بە پێ قەراری لیژنەی پزیشکی. بەڵێ ئیتر داواکارین بە دوادوار چون بکەن بالیژنەیەک پێک بێنن ئەگەر شمول ناکە لە 100% بابیکەن بە لە 100 نوقسان بێ. بەڵێ زۆر سپاس و دەستخۆشی. زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە سلێمانی کە دەڵێ منداڵێکم هەیە دائیل سەمەکی هەیە و موچەیان بۆ نەبڕیوەتەوەکو کەم ئەندام و کەم ئەندامەکەی لە 100% کە دەڵێت بە پێی بڕیاری دکتۆر بەرام ساڵح سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت ئەو بە پێی بڕیارەکەی ئەو کەسەی کە لە 140 کەم ئەندامی هەبێت موچەی بۆ دەبڕێتەوە بەڵام ئەم لە 100% و بۆی نەبڕدراوەتەوە. بەڵێ کاروان لە پیرەمەگرۆن سڵاو لێ بێ کا کاروان فەرموو یاخود کامەران لە پیرەمەگرۆن. بەڵێ ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس کا کامەران. دەستخۆشی بەرنامەکەم لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێزم پرسیارێ. بەڵێ پاسەوانی و حیمایە یەک شوێنە لە یەک موچەوەرەگرن اینجا بەنسبەت عینەکەوە مەعاشەکەوەی تاڵێ ئەوەی حیمایە شمولی ناکە باشە حیمایە تاوانی چییە شمولی ناکە. بەڵێ جواب پرسیارەمانە بێ زۆر مەمنون. بەڵێ سپاس بۆ کاک کامەران لە پیرەمەگرۆن. تێبینی ترمان بۆ هاتووە بژار بەرواری دەڵێت پێویستە حکوومەت چارەسەری نەخۆشیەکانیان کاروەها ڕەنجدەر کامەران دەڵێت بەڕاستی حەقە وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت سیر بکرێن. ئەردەڵان شاسواری دەڵێت هیوادارم دەوڵەمەند و بازرگانان و حکوومەتی هەرێم هاوکاری ئەو جۆرە نەخۆشانە بکەن و خەڵکیش دەبێت یارمەتی ئەم جۆرە نەخۆشانە بدەن و ئەوەش ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و مرۆڤایەتیە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم یارمەتی ئەو نەخۆشانە بدەن و حکوومەتیش موچەیەکی باشیان پێ بدات و زەوی و خانوبەرەیان پێ بدات. بەڵێ ئومێد لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ئومێد فەرموو. شلونی براکەم؟ زۆر سپاس دەکەم کاک ئومێد. باشی؟ زۆر سپاس فەرموو. چاوەکەم وەڵا دەربارەی ئەمەی کە باسی
نەخۆشی درێژخایان دەکەن بەڵێ جا من برایەکم هەیە نەخۆش درێژخایانی لەگەڵ سەرەکانی دەرەوەشمان بەسا کاریمان بکە بەڵێ کۆمەڵێک فایل وشیان پێپڕ ببینەوە ئەمانەش و دوای ئەوە ژێنەمان بچن چارەسەریکەن هاتنەوە بۆ قەرز دەکەین ئێرانمان پێکردیانەمانەوە دوای ئەوەی وتیان کاکەجان ئەمانە شمولی ناکات مانێکە ئێوە بردووسانە ئیتر نازانم ئەم حکوومەتی ئێمە شمولی چیەکە وە چۆن هاوکاری خەڵکیشەکە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئومێد کە دواپەیوەندیمان بۆ سپاس بۆ کاک ئومێد لە سلێمانی. تەوەری سەرنجی ترمان بۆ تۆ دەکرێت ئێمە بە کورتی چەند سەرنجە بخوێنەوە. هۆزاک عەلی دەڵێ بەڕای من ئەو کەسانە لایەن حکوومەت و ئەو کەسانە کە باری مادیان باشە هاوکاری بکرێن و بنکەیەکی چارەسەرکردنیان بۆ دابین بکرێت. تێبینی ترمان بۆ هاتووە ڕەوا هیرانی دەڵێت من هیوادارم حکوومەت موچیان بۆ ببڕێتەوە با ئەوانیش هەست بە نەقص نەکەن. هێ من عوسمان دەڵێت بەڕاستی ئەو کەسانە شایانی ئەوەن بە هەموو شێوەیەک هاوکاری ئەم بکەین و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. ئاسۆ محەممەد دەڵێت دەکرێت حکوومەتی هەرێم ئەمڕۆ شوێنانە بگرێتە بەر یەکەمکردنەوەی نەخۆشخانی تایبەت دووهەم هێنانی دکتۆری پسپۆر لە بوارەکاندا هەروەها سێهەم ڕێگەگرتن لە پێش دروستبوونی ئەم نەخۆشیە 5 هاوکاریکردنی دارایی ئەو نەخۆشانە. هەڵمەت فاروق دەڵێت من پێم وایە ئەرکی هەموو کۆمەلگایە یارمەتیان بدات بەگشتی و حکوومەتی هەروەها یارمەتیان بدات. دوا سەرنج دەخوێنینەوە هێ من سعید دەڵێت جێی خۆیەتی حکوومەتی هەرێم موچەی مانگانەیان بۆ دابین بکات. بەڵێ ئازان سمێنە دەتوانن لەسەر تەوەرێکی تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک قسە بکەن. هەر شاد و بەختەوەر بن.